نوری نەمر لە نووسینی محەممەد فەتحوڵڵا گولان، خوێندنەوە هیوا کۆی، خوێندنەوەی ئایەت و حەدیث محەممەد عەبدولغەنی. بانگەوازی عیکریمە. دوژمنایەتی عیکریمە زۆر لە هی وەحشی زیاتر بوو. ئەو ڕاستەوخۆ دوژمنی ئیسلام خۆی بوو، واتە دوژمنایەتیەکەی ئەو دوژمنایەتێکی بە ئەنقەست و هۆشەچی بوو. لە بنیادی دانەدانەی ئەندامانی ئەو خانەوادەیە عیکریمەی تێدا گەورە بوو، دوژمنایەتێکی سروشتی بەرامبەر بە ئیسلام هەبوو. سەرگەورەی ماڵ ئەبوو جەهل بوو. جەهالەتی باوەک ڕیشەی بە هەموو سوچێکی ماڵدا داکوتا بوو. ئاسمانی ئەو خانەوادەیەی بە تاریکی ڕەشەکەی ڕۆحی کردبووە چاڵێک لە چاڵەکانی دۆزەخ. خۆ ئەگەر بەهاتایە ئەندامێکی ئەو خێزانە باوەڕی بهێنایە و مسلمان ببوایە، ئەوە ڕۆژی ڕووناچی لێ دەکرایە شەوە زەنگ و ئارامی لێزەوت دەکرا و بە سەختترین شێوە ئازار دەدرا. عیکریمە وەگەوەی لە دوژمنایەتیکردنی ئیسلامدا لەگەڵ باوکی پێش بڕچێ بکات وەها بوو. لە هەموو جوم و جۆڵە ناپاکەکانی باوکیدا بەشداری دەکرد و دەست لە سەر سنگ ئامادە دەبوو. کوفر پەردەی بەسەر بینایی دادا بوو. تەنانەت دوای فەتحی مەکەش ئەو هێشتا هەر لە یاخیبوونی خۆی نەکەوت. بەڵێ زۆر بوون ئەوانەی لەگەڵ فەتحی مەکەدا دڵیان فەتح بوو هاتنە ناو بازنەی نورینی ئیسلامەوە. بەڵام عیکریمە دوژمنایەتیەکەی هەر بەردەوام بوو. ئەمە وێڕای ئەوەی کە لە کاتی فەتحی مەکەدا شمشێری لە مسلمانان هەڵکێشا بوو، هەوڵی بەرهەڵستیدا بوو، دواتریش بەرەو یەمەن هەڵهاتە بوو. حەکیم هەم خێزانی عیکریمە و هەم کچە مامیشی بوو. ئافرەتێکی ژیر و بەفام بوو و پێشتر مسلمان بوو. ئەمە ئافرەتە مەردە تەنها لە بەروەفای هاوسەرەتی دەڕوا تا یەمەن و مێردەکەی قایل دەکا کە بگەڕێتەوە. بەڵام عیکریمە ڕووی هاتنە حوزوری پێغەمبەری خوای نەبوو. ئاخر دوژمنایەتی و زوڵم و سوکایەتیەک نەمابوو دژ بەو سەروەرە ئەنجامی نەدابێت. گەر بڕیار بووە دڕک و داڵ لە ڕێی دابنرێت، ئەو پێشەموان هەڵپەی دەکرد. گەر بڕیار بوو خۆڵ بەسەریدا بکەن، پێشەموو کەس ئەو خۆی دەکرد بە خاوەنی ئیشەکە. بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم بە تەنکی دایەتی عیکریمەشەوە بوو. بۆیە هەمان ئەو مامەڵە هەستیاری لە بەرامبەر وەحشیدا نواندی، لەگەڵ ئەمیشدا کردی. وەختی عیکریمە هاتە خزمەت سەروەری جیهانیان، ئەو گیانی گیانانە بە گفتارێک کە شایانی گەورەیەکەی بوو پێشوازی لێ کرد و فەرمووی: مرحبا بالراكب المهاجر. سڵاو لە سواری کۆچبەر. ڕاستە هیجرەت بەواتە ئیسلامیەکەی کۆتایی هاتبوو. بەڵام پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم وەک ئاماژەیەک بۆ لە دوورەوە هاتووی عیکریمەوە هەی فەرموو. تەنها ئەم ڕستەیە بەس بوو بۆ تواننەوەی چێوە بەفرینەکانی سینەی عیکریمە. ئیتر خۆی لە دەوری دەستی پێغەمبەردا گێڕا و داوای دوعای لێ دەکرد و دەیوت: ئەی پێغەمبەری خوا، داوای دێخۆشبوونم بۆ بکە لەسەر هەر دوژمنایەتیەک کردومە، یان هەر کاروان و دەستەیەک بەشداریم تیادا کردووە و مەبەستم سەرخستنی شیرک و بتپەرستی بووە. پێغەمبەری خواش عەلەیهی سەڵاتی وەسەلام دەستی نزای بەرز کردەوە و فەرمووی: خوایە گیان، لە هەر دوژمنایەتیەک کە عیکریمە کردوویەتی، یان هەر کاروان و سوپایە کە بە مەبەستی بەرهەڵستیکردنی ڕێبازەکەت ڕێکی خستووە، بیبوورە و لێی خۆش ببە. هەر کە عیکریمە ئەم نزایی بیست، وەخت بوو گەشکە بیگرێ، چونکە هەرگیز چاوەڕوانی پێشوازێکی لەو جۆرەی نەدەکرد. بەڵێ چاوەڕێی نەدەکرد. آخر تا ئەو کاتەوە کەر کەسێکی تری ئاسایی تەماشای پێغەمبەری خوای دەکرد و چاوەڕێی مامەڵەی کەسێکی ئاسایی لێ دەکرد. جا کاتێک ئەو هەموو گرنگی پێدانەی بینی، تێگەیشت کە لە گومانەکەیدا بە هەڵەدا چووە. بۆیە وتی: کەواتە ئای پێغەمبەری خوا، بەڵێن دەدەم کە هەرچیم خەرج کرده بێت بۆ بەرەنگاربوونەوەی ڕێبازی خوا، دەبێت دوو ئەوەندە لە پێناوی خوادا خەرج بکەم. چەندێکی شەڕم کرده بێت بۆ بەرهەڵستیکردنی ڕێبازی خوا، دەبێت دوو هێندەی ئەوە لە ڕێبازی خوادا خەبات و کۆشش بکەم. ئیدی لە یەرموک بەڵێنەکەی بردەسەر. ئەوەندە هەیە لێرە لە نێو ئەو شتانەی کە بەخشی گیانیشی تێدا بوو. حەزرەتی عیکریمە بەخۆی و خاو خێزانی و بەشداری غەزای یەرموک دەکەن. لە مەیدانی جەنگدا بریندار دەبێت و دەیبەنە ناو چادرێکەوە. کاتێک هاوسەرەکەی بەسەریەوە دەگری، ڕووی تێدەکات و پێی دەڵێت: مەگری، تا سەرکەوتن نەبینم نامرم. ئەمەش بۆ خۆی کەرامەتێکی تایبەت بوو. پاشتاوێک حارسی کوڕی هیشامی مامی دێتە ناو چادرەکەەوە و دەڵێت: موژدە بێ، خوای گەورە سەرکەوتنی بەنسیب کردین. ئیتر لەو کاتەدا حەزرەتی عیکریمە داوا دەکات هەڵی بسێننەوە سەر پێ. هەڵم سێنن، چونکەوا پێغەمبەری خوا دێتە ژوورێ. اینجا لەگەڵ ڕۆحیانەتی پێغەمبەری خوادا بەم شێوەیە دەدوێ: یا ڕەسوول الله، ئایا بەڵێنەکەم بردەسەر؟ پەیمانەکەم هێنایە جێ؟ لە دواهەناسەشیدا ئاەتی:
توفني مسلما وألحقني بالصالحين. بە مسلمانی گیانم شێشە و بمخەرە ڕیزی پیاوچاکانەوەی خوێند و گیانی بەخوای باڵادە سپات. بەڵێ بەڕاستی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم زۆر سوور بوو لەسەر هیدایەتی خەڵکی. لە تەبلیغدا سیمای نەسرەوتنی تێدا نەخشا بوو، هێمایەک بوو بۆ ئاسۆیەکی چاونەبڕ. دەستی مبارەکی بۆ هەزاران و سەدان هەزار کەس درێژ دەکرد و بە سەدان و هەزاران کەسی بۆ جیهانە ڕۆشنەکەی ڕادەشێشە کەچی هێشتاش تێربوونی نەدەزانی. ئاخر دەویست هەمووان لە ڕەحمەتە فراوانەکەی بەهرەمەند بکات. بەڵێ ئەو دەستی بۆ هیدایەتی سەرسەختترین دوژمنەکانیشی درێژ دەکرد. بەم شێوەیەش قۆڵی چەمکی تەبلیغ و بەرزی ئاسوی ئەم سیفەتەی لە پێغەمبەراندا پیشان دەداین. دەردی تەبلیغ خەوی زڕاندە بوو. لە تەواوی ژیانیدا ڕۆژێک نەبووە پێغەمبەر عەلەیهی سەڵاتی وەسەلام خەوێکی ڕێکوپێکی لێکەوت بێت. ئاخر ئەو دەردەداری دەردی هەموو مرۆڤایەتی بوو. بەڵێ ڕستەی بە درێژایی ژیان نەبووە ڕۆژێک چاوی لێک بنێ و خەوێکی ئارامی لێ بکەوێت، تەنها وەختێک ڕاستە کە بۆ سەروەری جیهانیان بەکار ببرێت، چونکە تەنها ئەو بوو کە هەموو ژیانی لە پێناوی تەبلیغدا بەسەر برد. ساڵانی بەرایی دەورانی مەکە کۆڵان بە کۆڵان و چادر بە چادر دەگەڕا و لەکوێ بازارێکدا بنرایە و خەڵکی کۆبوو بوونایەتەوە، مسۆگەر پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم خۆی دەگەیاندە ئەوێ و بانگی خەڵکەکەی دەکرد بۆ سەردینی حەق. لەم ڕێژدا تووشی سوکایەتی بێشمار و بێڕێزی بێ ئەندازە دەبووە و خاک و خۆڵیان دەکرد بەسەردا، کەچی ئەو بێباکانە بەردەوام دەبوو لە ڕۆیشتن بەرەو ئامانجەکەی. وەرە ببینە ئەو سیمایی کە فریشتەکان دڵیان نەدەهات لێی بڕوانن و مشتریکانی مەکە تفی لێ دەکەن. وەرە ببینە ئەو ڕوخسارە درەخشانەی کە بە خاتری ڕووی ئەو گەردون بەدیهێنراوە و دەم خۆر لە ترسی ئەوەی نەبادە بەتینەکەی ئازاری بدات، پاڵە هەورانی دەکردە پەچەی سەرڕووی وا ڕوبەڕووی ناشرینترین سوکایەتی دەبێتەوە. هەرکە فەرمانی خزمەکانت هۆشیار بکەوە لە ڕێی ئاەتی وأنذر عشيرتك الأقربين. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتی وەسەلام دەست بە جێتەواوی خزمەکانی لە هۆز و تیرەکان کۆ کردەوە و بەم جۆرە لەگەڵیان دووە. خوای باڵا دەست فەرمانی پێداوم کە نزیکترین کەسەکانم ئاگادار بکەمەوە. ئێوەش نزیکترین کەسانی منن، بەڵام هەتاوەکو نەڵێن لا ئیلاه ئیلا الله، ناتوانم لە حزوری پەروەردیگاردا هیچتان بۆ بکەم، تەنها مەگەر ئەم وشەیە بڵێن، ئەو جا دەتوانم لە دوا ڕۆژدا گەواهیتان بۆ بدەم. ئەو سەروەرە بەم شێوەیە لەگەڵیان دووە، بەڵام ئەوان وەک بڵێ بێگیان بن. وشەیەکیش چیە لە زاریان نەهاتە دەربۆ وەڵامی ئەو نازدارە. تەنها ئەبولەهبی مامی قسەی کرد، بەریا لە گۆ بکەوتایە و قسەی نەکردایە. حەیف بۆ تۆ، بۆ ئەمە ئێمەت کۆ کردوێتەوە. دوا بەدوای ئەو قسەیەش خەڵکەکە بڵاویان لێ کرد. هەموو سەروەت و دارایی حەزرەتی خەدیجە ڕەزای خوای لێبێ بۆ ڕێخستنی خوانی سەرانی مەکە بەخەرج چوو. پێغەمبەری خوا عەلەیهی سەڵاتی وەسەلام داوەتی دەکردن و خواردن و خواردنەوەی بۆ ساز دەکردن و سفرەی بۆ دەڕازاندنەوە و بە باشترین شێوە میوانداری دەکردن. سابەڵکو لە نێوان ئەم شتانەدا بتوانێت وشەیەک یان شتێک بدات بە گوێیاندا، بەڵام هەر چۆنێک بێ ئەمە نەدەلوە. حەزرەتی عەلی ڕەزای خوای لێبێ باسی یەکێک لەو مەجلیسانە دەکات و دەفەرمێ جارێ لەو جارانەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم میوانداری سەرگەورەکانی مەکەی کردبوو، پاش ناخواردن باسی ڕاستی پێغەمبەرێتی خۆی بۆ کردن و وەک داخوازیەکی خزمایەتی داوای کۆمەکی لە کەسە هەرە نزیکەکانی کرد. لە کۆتایی قسەکانیشیدا فەرمووی کەستان تێدا نییە لەم بابەتەدا ببێتە یارمەتی دەرم. ئەو دەمە من منداڵێکی لاوازی 7 ساڵانەی ڕەنگپەڕیو بوو. گۆزەیەکم پێبوو ئاوم دەگێڕا. کاتێک بینیم کە زۆڵامی قسەکانی پێغەمبەری خوا ناداتەوە، خۆم پێ نەگیرا و گۆزەکەم دانا و هەڵمدایە. من پشگیریت دەکەم یا ڕەسوول الله. پێغەمبەری خوا 3 جار داواکەی دووبارە کردەوە، بەڵام لە هەر 3 جارەکەدا جگە لە من کەسی تر وەڵامی نەدایەوە. ساڵان هات و ساڵان ڕۆیشت. پێغەمبەری سەروەرمان صلی الله علیه وسلم بێ هیچ سروەت و وەرسێک بەردەوام بوو لە بانگەواز بۆ ڕێی حەق. خزمە نزیکەکانی تەنها ساتێکیش نەهاتن گوێ بۆ وتەکانی شل بکەن. ئیتر ئەویش بەڕێکەوت سا بەڵکو لە دوور کەسانێک بدۆزێتەوە دڵبەستەی حەق بن و ئەمیش بە خۆری پەیامەکەی ڕۆشنیان بکاتەوە. بەڵام دۆزینەوەی مرۆڤی دڵزیندوو هەروەک ئەوەی چاوەڕوان دەکرا ئاسان نەبوو. ئەوە تا لە تائیف بەرباران کرا و گاڵتەی پێکرا. لە زۆربەی ئەو چادرانەی بۆی دەڕۆیشت دەردەکرا،
بەڵام ئەو خواست و ویستە جدیەی هەروە بە هەوانتە دەرنەچوو، وەک بڵێ خواوەندی میهرەبان بەرەو دنیایەکی چاوەڕوان نەکرا و کەمەندکێشی دەکرد هەرواش بوو. ئەوە بوو قەدەر بەرەو عەقەبە ڕێنمونی کرد و بە کۆمەڵێک مرۆڤی سینە پاچی ناسان. لێرەدا 6 کەسی ناسی. ساڵی دواتر ئەم 6 پیاوە بوون بە 12. پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چەند بابەتێکی پێڕاگەیاندن. لە حاڵێکدا ئیمانیان بهێنایە دەبوو لە چوارچێوەی ئەو مەرجانەدا ئیمان بهێنن. ئەوانیش فەرمایشتەکانی پێغەمبەری خۆیان بێ هیچ دوو دڵیەک قبول کرد. ئیتر ئەوە بوو حەزرەتی موسعەبی لەگەڵ ناردن تا موسڵمانێتیان فێر بکات. ساڵی دواتر حەزرەتی موسعەب بە خۆی و 72 کەسەوە هاتەوە بۆ عەقەبە. ئەمانیش بەیعەتیاندا بە پێغەمبەری خوا. لەم نێوەندەشدا حەزرەتی عەباس ڕەزای خوای لێبێ ئامۆژگاری دەکردن بەوەی کە پێش بڕیاردان وا باشە چاک بیر بکەنەوە. ئەوەی بۆ ڕوون دەکردنەوە کە چۆن بە قبولکردنی ئەم پەیامە هەموو جیهان لە بەرامبەریان دەوەستێتەوە و دەبێتە دوژمنیان. لە بەرامبەر ئەم قسانەدا هیچ کامیان پەشیمان نەبوونەوە. ئیتر بەم شێوەیە بەیعەتیاندا کە تەنانەت لە سەختترین حاڵ و باریشدا پێغەمبەری خوا بەسەر خۆیاندا پێش بخەن. نوری نەمر